چاکسازی لە مووچە و دەرماڵەی ناشایستە و بڕینی مووچەی خانەنشینکراوانی نایاسایی و پۆستە باڵاکان چۆن هەڵدەسەنجێنی. دەستخۆشی لە حکوومەت دەکەم سەبارەت بە چاکسازی ئەو چاکسازی کە دەیکا بابێ ئەو چاکسازیە بە زووترین کات دەست پێ بکە خێرا ئەو چاکسازیە جێبەجێ بکاتن نەک بێ مووچەی پێشمەرگە و مووچەی هێزەکانی ئاسایش ببڕێ. سەبارەت بە مووچەی پێشمەرگە هیچ تاوانەشی نییە. پێشمەرگە هەمیشە گیان فیدا بووە، گیان لەسەر دەست بووە. سەبارەت بە مووچەی پێشمەرگە غەدرەشی گەلە گەورەیە کە لە پێشمەرگەی دەکرێت سەبارەت بە کەمکردنەوەی مووچەی پێشمەرگە. ئەو چاکسازیەکە حکوومەتی هەرێم بیکە. چاکسازی لە مووچەی خانشینان و فەرمانبەران و پۆلیس و بالا دەستەکان کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستانەوە مووچەکە کەم دەکرێتەوە. بەڕای من ئەم مووچە کەم بکرێتەوە دەبێتە هۆی باردوخەکەی کوردستان باش بێت لە هەرێمی کوردستان و بکرێتە ماوەی ئەوەی کە هەموو مانگێک مووچە هەموو پێشمەرگەکان و خانشینان و فەرمانبەران و مامۆستایان هەمووان دابەش بکرێت و هیوادارم ئەو بڕیارە حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان جێبەجێ بکرێت لەلایەن حکوومەتەوە. باشە چاکسازی بکرێت لە هەرێمی کوردستاندا هەر کەسە و بەپێی ئەرک و ماندووبوونی خۆیدا پارەی مووچەی بدرێتێ و چاکسازی بکرێت لە هەرێمی کوردستان. دەواکەم لەو حکوومەتەکە پێدەچنەوە بکرێت لەو مووچانە ئەو مووچە بدرێتە بە پێشمەرگە زوو باشتر لەوەی کە ئەو هەندێک کەس بەناسایی ئەکرێت. چاکسازی لە مووچە بە شتێکی باشە زانم هیوای سەرکەوتنیان بۆ خوازم ئەوانەی کە با بڵێن مووچەی خانەنشینیان هەیە بیدەن بە برا پێشمەرگەکانمان لەسەر سنوور. من ئەوە بە شتێکی باشە زانم کە لەوەی کە کەسێک لە ماڵەوە بێ مەقسەد مووچەی خانەنشین وێ.